کاک سەردارمان لەگەڵا. کاک سەردارم کاتت باش. هەموو کاتێکت باشی دادەگیان. زۆر باشمەی تۆ چۆنی؟ باشی کاک سەردار؟ والله لەخواوە زیادیەوە باشین عیبمانتیانە زۆر باشن لەخواوە زیادی. یاخوا هەر باش بن وەڵاهی ئەمە زۆر باشین. سپاس بۆ خوا. لەکوێوە لەگەڵمانی؟ پیرەمەگرونە حیاتەکە. بەڵێ؟ پیرەمەگرون. لە پیرەمەگرونەوە سەر هەردوو چاوانمان کاک سەردار بەچێوە خەریکی چ کارەی؟ والله بەیشی فەلاحەتیەوە دادەگیان. ئەی ڕەبی لە شتان ساغ بێ کاک سەردار. بزانم چتان هەیە لە باخەکەتان؟ والله تەماتەکەین و بامێکەین و میێومان هەیە و کاک سەردار تەماتەی خۆمانە چەند خۆشت خوا. لە خزمەتانان کە پێگەی وەرە یەک سوقدان بۆگەم. گەلێک مەمنون. سپاس دەکەم. دەستت خۆش بیا. من هەموو کوردستان بە ماڵی خۆم دەزانم کاک سەردار. سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ بینەربوونت. فەرموو با بچینە لای ڕەنگەکان. ڕەنگی زەرد. بە چاوان. ڕەنگی زەرد کام ژمارە لە ڕەنگی زەرد؟ ژمارە 2. بە چاوان ژمارە 2 بزانین پرسیاری ژمارە 2 لە بۆکسی زەرد چی تێدایە بۆ کاک سەردار؟ دەڵێ کام پیت زۆرترین جار لە قورئاندا هاتووە؟ کام پیت؟ بەڵێ؟ ئاسانکاریمان وەناکەین. بەڵێ؟ ئاسانکاریمان نییە. زۆر ئاسانە. هاوکاری دەکەم بێگومان بەڵام بزانم خۆت دەڵێی چی؟ زانیاریەکانی خۆت ئەڵێی چی؟ بە قورئان نازانم ئێستا هاتمەوە لە نوێژیش تەرایح بووم. ئەی خوا قبوڵی بکە ئینشاءڵڵا. هەر دوعایەکت کردبێ ئینشاءڵڵا قبوڵ دەبێ. الله ئامین. ئامین. یەڵە کاک سەردار با بزانین دەڵێی چی؟ ئەلف. دڵنیای نایگۆڕی؟ نازانم نەیگۆڕم. ناوەڵە مەیگۆڕە. با ئەمەش وەڵامی ڕاست ببینین؟ با وەڵامی ڕاست ببینین هاوڕێیان؟ بەڵێ ئەلفە یەخۆ دەستت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکەی کاک سەردار لە پیرەمەگرونەوە. دەستت خۆش بێ. ئێوەش خۆش بێ سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەم ئەزیزم. دەستان شەڵاکەی سیارەکەمانێنێ. بەڵێ؟ شەڵاکەی سیارەکەمانێنێ سیارەکە. وەڵای ئینشاءڵڵا سێزدەی چوار تیر پشک ئەنجام دەدەین لە فامیلی مۆڵ. ئینشاءڵڵا ناوی تو دەردەچی لە بۆ سیارەکە. ساڵ پانزدەی بۆ کڕیم ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. سەرچاوانم. سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک ئەحمەد ئەم